هەندێک کەس پێی دەڵێن ماسی ناپلیۆن. بۆ پێی بەیەکێک لە بەتامترین و بەناوبانگترین ماسیەکانی جیهان دادەنرێت. ماسی تارپۆن یان ماسی دووڕەگی ناپلیۆن یەکێکە لە بەناوبانگترین ماسیەکانی جیهانی دەریایی و لە لیستی ئەو بوونەوەرە دەریایانەدایە کە مەترسی لە ناوچوونیان لەسەرە. بە قەبارەی گەورەی سەری جیا دەکرێتەوە، هەر بۆیە پێی دەڵێن ماسی ناپلیۆن. بە زۆری لە زەریاکاندا دەژی و بەهۆی تایبەتمەندیانە ئاساییەکەیەوە بە لێو و سەری گەورە جیا دەکرێتەوە. ئەمە ژوای لێ دەکات جیاواز بێت لە ماسیەکانی تر. بە یەکێک لە ماسیە جیاواز و بەتامەکان دادەنرێت کە تامێکی تایبەت و جیاوازی هەیە. یەکێک لە سیرترین شت کە دەتوانیت لەسەر ماسی ناپلیۆن بیزانیت ئەوەیە کە ناوبەناو ڕەگەزی خۆی دەگۆڕێت. بەڵام پسپۆڕان ناتوانن هۆکاری پشت ئەم کارە یان ئەو شێوازە بزانن. ماسی تارپانی یان ماسی ناپلیۆن بە یەکێک لە بوونەوەرە زیرەکەکانی دەریایی دادەنرێت. هەرچەندە یەکێکە لە بوونەوەرە باڵادەستەکانی قوڵایی دەریا، بەڵام پێی باشە بەتەنیا بێت. کاتێک بوونەوەرێکی درەندا لە دەریادا هێرش دەکاتە سەری، یەکسەر ڕادەکات بۆ ئەوەی خۆی بشارێتەوە وەک جۆرەیەک لە پاراستن. بەڵام کاتێک توانی ڕوبەڕووی ببێتەوە بە دڵنیاییەوە ئەو کارە دەکات. ماسی تارپان یان ماسی ناپلیۆن بە یەکێک لە گرانبەهاترین ماسیەکاندا دەنرێت، چونکە بەردەوام لە بازاڕەکاندا بەردەست نییە. لە ئەنجامی بەردەوام زیاد نەبوونیشی وا دەکات خواز لەسەری زۆر بێت و بەم شێوەیەش نرخەکەی لە بازاڕەکاندا بەرز دەبێتەوە.